جا ئەم لە ڕۆسۆ نەقلی ناکە ئەم خۆی فکرەکە دادەڕێژێتەوە تەوانای شارت بە ڕۆسۆ ناکە لە کتێبەکە بەس من کاتێک کتێبەکەی ئەوەی ڕیشەی نایەکسانی دەخوێنیتەوە ڕۆسۆ نەسەن سەرەتا تەمان زۆر وا دەزانی زۆر بە عەقلانی دەڕوا بەڕێوە چونکە سەرەتا بە جملەیەکی زۆر خەڵک تێنە دەست پێ دەکا یعنی ئەمە لەگەڵەوە لە فەیسبوک لەگەڵەوە برادەرانە گفتوگۆی و کتێبەمان کرد یعنی بەو ڕستەی ئین دەست پێ دەکا کە بە ئەساسی ئینی دادنێ ئەساسی هەموو شتێکی دادنێ ڕستەکەی ئەوەی دەلفی ئەوەی خۆت بناسە و باز لەوە دەکا کە ئینسان بۆ خۆی ناناسێت چونکە فعلان ئینسان لە حاڵەت دۆخە تەبیعیەکەی دەرچووە تەپوتۆزی لێ نشتووە وەکو پەیکەرێکی لێ هاتووە و پەیکەرە ئەوەنە تەپوتۆز و چوزانم بەر لافاوی دەرەوە کەوت بێت وای لێ هاتبێت تەختیتی دەموچاوی نەمابێت تۆ نەیناسیتەوە ئەو باسی ئەوە دەکا کاتێک ئێمە گەرم بوونە وەرزە بیرکردنەوەی بابەتیە هەر هەستێکیە ئەڵێ دەبێ ئەمە بگەڕێنەوە دۆخەکەی سەرەتایی تاوەکو بتوانین چی بکەین دەرکی پێ بکەین بەڵام ئەمە خۆناسی نییە لە ڕاستیە دواتر هینێکی بۆ فۆن دێنێتەوە و بۆ فۆن من لە ڕێگەی ڕۆسۆ بەڕاستی ناوم بیست دواتر ئەو ڕێبوار قارەمانیش و تحقیقی کرد لەو نووسەرە بزانێ لە زمانی ئینگلیزی بۆی گەڕا وتی کتێبێکی هەیە کتێبەکەی دیار بوو ئەندە شتی باس کرد لەبارەی کتێبەکەیەوە کتێبێکی گرنگ بوو ئەوەی بۆ فۆن کە نەناسراوە بۆ فۆن ڕۆسۆ ناسراوە لە جاتی بۆ فۆن ئەویش فەڕەنسیەتەوان بۆ فۆن لەو مۆزوعە زۆر بە قوڵی ڕۆشتووە یعنی ئەوەی کە ڕۆسۆ نیشانمان دەدا ڕامان دەکێشێ بۆی بە شوێنی ئابڕین و نامان با بۆ شوێنە بۆ شوێنێکی ترمان دەبا بۆ فۆن بەرەو ئەو شوێنە دەڕوا ینی ئەو کاتم مەفهومی سروش لای بۆ فۆن زۆر قوڵتر دەبێتەوە لە مەفهومی ڕۆسۆ بۆ مەفهومی ڕۆسۆ بۆ سروش مەفهومێکی هینە عامیانەیە ینی هەر وەکو مەفهومە وایە کە ئێمە دەڵێن ئەگەر بچینەوە ناو سروشت و بچینە ناو گوند و تا بەرەبەرە بچینەوە ژیانی بیدایی ژیان خۆشترە ئەم تەسەورە عادی عامیەیەکە ڕۆسۆ پشتی پێ دەبەستێ لەوێشەوەیە کە پێشوازیەکی زۆر لە بۆچوونی ڕۆسۆ دەکرێت بەڵام لەگەڵ ئەوەشا ڕۆسۆ پێی وایە گەڕانەوە بۆ ئەو سەردەمە مەحاڵە لەبەرەوە دەبێت چی بکەین دەبێت پەیمانێکی کۆمەڵایەتیە بێ دەبێت لێرە هێزێک بێنین وا بکە کە ئینسانەکان شەڕ نەکەن یەکتر نەکوژن بە سەلامەتی بژین و ئەم هێزە بێت چی بکە جارێکی تر ئەگەر لە کاتی خۆی شتەکان بە یەکسانی و ینی نایەکسانی نەبوو بێ لە نێوان مرۆڤەکانە بە حکومیەوەی جیا بوون جارێکی تر دێت لە ڕێگەی هێزەوە ئەم یەکسانیە دروست دەکاتەوە لە ڕێگەی چیەوە پەیمانی کۆمەڵایەتیەوە کە کۆمەلگا وەکالەتی بە وەکالەت گروپێک نوخبەیەکی دەسەڵاتدار هەڵدەبژێرێ دەیکا بە چەکوشەکە بەسەر خۆیەوە هەر کەسێ ویستی شەڕ بکا و چەکوشێک بەسەریا دەدا هەر کەسێ ویستی نایەکسانی دروستکە ڕێگەی لێ دەگرێت ئەم هێزە ئیتر دێتە پێشەوە لە جێگەی پێی وایە لە جێگەی سروش دەگرێتەوە لێرە هێز جێگەی ئەو سروش دەگرێتەوە بە مەفهومە ڕۆسۆیەکە ئاگاتان لێبێ بەو مەفهومەی کە ڕۆسۆ باسی دەکا یانێ ئەو تەنزیمە سروشتێک کە بە سروشتی هەیە دواتر بۆ ئەوەی ئینسان بگەڕێتەوە بۆ ئەو جۆرە لە تەنزیم دەبێت چی دەبێت هێز بەکاربێنێت ئەمە فکرەکەی ڕۆسۆیە من لێرە ئێستا دەست بە شتێک دەکەم جای دەکەمەوە شتانە هەندێشە دەیە جای دەکەمەوە بۆ ئەو شکالانەمان لا نەمێنی بەشی دووەمیش کە عەقڵ لێرە لە پەرەگرافی سێمە ئەفوەن لە پەرەگرافی سێمە عەقڵ چی لێ دێ عەقڵ وەزیفەیەکی تری پێ دەبەخشێ لە پەرەگرافی ئاخیرە ئیتر دوای ئەوە یەکسەر چی دیاری دەکرێت ئامانجی عەقڵ دیاری دەکرێت بوونەوەری عەقڵ ئامانجی عەقڵی بوونەوەری عەقڵ چییە نەک ئامانجی سروشتەکەی ئەوە لە پەرەگرافی ئەخیرا دیاری دەکرێت بە هیوام بتوانم ئەمڕۆ ئەو سێ بەتڕون کەمەوە کە لە ئەو چوار پەرەگرافەی ئەخیرا سێ پەرەگرافەی ئەخیرایە ئێستا من بە شتێک دەست پێ دەکەم ئەوەی دەستی پێ دەکەم ئێمە دەزانین بۆ ئەوەی بۆ نمونە برسیەتی وەرگرین وەکو چییە وەکو حاجەیەکی ئینسانی وان برسیەتی ئەمە دەزانین ئێمە پێویستمان بەنانە بۆ بە خواردنە بۆەوەی چی بۆەوەی بمێنینەوە دوای ئەوە کاتێک کە برسی دەبین یعنی چی تهدیدی مانەوەمان دەکرێت کە بمێنین یعنی ئەو کاتە برسیەتی خۆی لەناو جسمە کۆمەڵی ئاماژە هەیە
تۆ ئاگادار دەکاتەوە تۆ خەریکە لە ناو دەشی بڕۆ وزە پێیاکە بڕۆ نان پێیاکە تاوەکو تۆ لە ناو نەشی. ئەمە شتێکە بە شکڵێکی سروشتی تەنزیم کراوە. یعنی بوونی ئێمە بوونی هەر بوونەوەرێک بوونی بوونەوەرێکی هەر بوونەوەرێکی زیندوو چۆنە سیستەمێکی کارکردنی تایە بۆ بەدەستێنانی ئەم مادەیە ئەم وزەیە کە جسم پێویستێتی وتمان سیستەمی بوونیشی تایە بۆچی بۆ گەشەکردنەکەی و بۆ پاراستنی جۆرەکەشی جۆرێک لە غەریزەیە کە پاڵی پێوە دەنێ و جۆرەی ئێدامە پێ بداکەویش ئیرۆسە ینی غەریزەی زاوزێکردن غەریزەی و نەوەخستنەوە. جا ئەوەی ئشکال لە لێرە بزانین لەکوێیە. ئێستا ئێمە ئەگەر سەیری بوونەوەر بکەین وەکەوەی کە دروست کراوە بە جۆرێک فعلەن بە شکڵێکی زۆر منەظەم و پلاندار دروست کراوە ینی بێپلانی لا چیانە لە دروستکردنی ئەم بوونەوەرانی. بۆ نمونە برسێتی لە ناو حیوانات تا دروست کردووە بەڵام لە بەرامبەری شا چی دروست کردووە لە دەرەوەی حیوان خواردنەکەی بۆ دروست کردووە ینی ئەوەی کە ئەو پێداویستی پڕ دەکاتەوە. یعنی ئەمە چی دەگەێنێ ئەوە دەگەێنە پلانێک هەیە بە پێ و پلانە ئەم بوونەوەرە دروست کراوە ئەو شتانی کە لە دەرەوە ئەم بوونەوەرە سوودیان لێوەردەگرێ بۆ ئەوەی ئەو شارانە لەسەر خۆی لابا ئەو شتانش پەیوەست بەم بوونەوەرەوە دروست کراون. بۆ نمونە لە حیواناتە تەمان ئەو حیواناتانەی ئەو خواردنەی پێویستیانە جیاوازە جۆرێک لە زیندەوەرمانەیە گیاخۆرە گۆشت ناخوا ینی ئەم بوونەوەرە ئەگەر بێت و لە شوێنەکە گیا نەبێ گۆشتیشە بێت چی دەبێ لە برسا دەمرێ ینی چونکە سروشتیان چی کراوە کۆت کراوە کە تەنها دەتوانێت چی بکە تەنها دەتوانێت گیاکە بخوا ناتوانێت گۆشتەکە بخوا لەوانەیە خۆ ئەگەر بە شێوەیەک ینی تۆ بێنی ئەم گۆشتەی دەرخوارد بدەیت لەوانەیە ئیسفادەی لێ بکە بمێنێتەوە بەڵام ئەم حیوانە ئەم گۆشتە ناخوا نایبینێ ینی کوێرە لێرە ینی ئەو منتیقەیە تاریک کراوە لە ڕێگەی چیەوە چونکە لە ناوە کۆت کراوە لە ناوە چاوی ئەوە نابینێ وەک خواردن ینی ئەو کۆدە نییە کە ئەوە بکاتەوە پێی بڵێ ئەوە چییە ئەوە خواردنە. کاتێک کە سێت لەمە ڕادەمێنین هەست دەکەن چی هەیە بە پلانێک ئەمە دروست کراوە پلانێک هەیەکە فەرزەن بۆ گیاخۆرەکان لە منتیقەیەکە گیا هەیە ئەو گیایی کە دەبێ ئەوان بیخۆن مادام ئەم گیایە هەیە و ئەمەش تەنها ئەو گیایە دەخوا کەواتە ئەوەی ئەم بوونەوەرەی دروست کردووە لەگەڵ ئەم گیایە چییە بە پلان دروستی کردووە یعنی ئەم گیایە ڕاستە بۆ خۆی دەڕوێ بەڵام لە عینی کاتە بۆ چیشە بۆ ئەم بوونەوەرەشە ینی پەیوەندیەک لێرە هەیە لە بینی چیە پەیوەندیەکی سروشتی هەیە لە بینی زیندەوەرەکان و ئەم خۆراکانی کە لە دەرەوە زیندەوەرەکە وەری دەگرێت و ئەمە کێ دایڕشتووە ئەوەی کە بوونەوەرەکانی دروست کردووە ئەوە دایڕشتووە ینی لەناو ئەمە حاجەکەی دروست کردووە لە دەرەوەشی لەناو شتێکی تریشە لەناو بوونەوەرێکی ترا تێرکردنی و حاجەیە چی کردووە داناوە لێرەوە چییە پەیوەندێکی سروشتی دروست دەبێت لە نێوان چی و چیە لە نێوان ئەم زیندەوەرە و ئەو زیندەوەرەی ترا بۆ نمونە لە نێوان گیایەک کە مەڕەکان دەیخۆن لەگەڵ مەڕەکە ئاکە هەردووکیشان چین هەردووکیان زیندەوەرن ئەلێرە ئەمەی دانراوە بە پلانێک دانراوە بەچیا دەزانین بە پلانێک دانراوە بەوا دەزانین ئەگەر گۆشتدانین لە بەردەم مەڕەکە گۆشتەکە ناخوا ئەم مەڕە لە کاتێکا دانی هەیە لە کاتێکا دەتوانێت ئەم گۆشتە چی لێکە وردکە لە ڕووی میکانیکیەوە دەتوانێت چی بکە دەتوانێت ئەم گۆشتە وردکە و بیخوات و بچێتە ناو ماعیدەی لەوانەشە نازانەمەوانەی بایۆلۆژی لەوانەیە باشتر بزانن لەوانەشە ئەم گۆشتە ئەگەر وردی کا و بچێتە ناو ماعیدەی فعلەن چی بکە برسێتەکەی نەیەڵەوە بتوانێت خۆراکی پێویستی و لێوەرگرە و بیکاتە وزەیەک بۆەوەی بەردەوامی بەژیانی بدا بەڵام لەگەڵ ئەمانەشا چی دەکا سێر دەکەین مەڕەکە گۆشتەکە ناخوا بۆ نایخوا چونکە
کوێر کراوە یعنی ئەو شوێنەی چی کراوە نایبینێ وەک چی نایبینێ وەک خۆراک یعنی تەنها لەبەرەوەی نایبینێ وەک خۆراک ئەوە نا وەکو خۆی لەوانەیە شتێکی ئێن بێت یعنی بتوانێت بیخوات و نەمرێ لە برسا بەڵام لەگەڵ ئەوەشا کە شیانی ئەوەی تایە ببێتە خۆراک بۆ ئەو چی دەکا ئەو ناتوانێت بیخوا یعنی بربەستێکەیە لە بەردەمەوە کە ئەو شتە بکاتە بابەتی برسیبوونەکەی ئەو بربەستە چییە بە شکلێکی سروشتی دانراوە لێرەوە ئێمە بۆمان دەردەکەوێت سیستەماتیک کراوە ئەم شتە ینی لەناو پلانێکا دەجوڵێتەوە هەر لە خۆیەوە ناجوڵێتەوە پلانێکەیە پێی دەڵێ سیستەمێکەیە پێی دەڵێ چی دەڵێ دەبێ ئەوە بخۆیت و نابێت ئەوە بخۆی ینی ئەبێت و نابێتێکی سروشتی هەیە کەوا دەکا ئەممەڕە گیا نەخوا گیا بخوا بەڵام گۆژ نەخوا ینی سیستەمێکەیە سیستەمەکە ئەبێت و نابێتی هەیە دەڵێ نابێت ئەوە بخۆیت دەبێت ئەوە بخۆیت ئەم سیستەمە بە شکلێکی سروشتی لەناو زیندەوەرەکە دانراوە فەرەزن بۆ مۆزوعی زاوزێ پێی دەڵێت دەبێت لەگەڵ ئەوە جوودبی و نابێت لەگەڵ ئەوە جوودبی ئەمە ئەبێت و نابێتە و ئەم ئەبێت و نابێتانە حکمی چی دەکەن حکمی ئەم ژیانی ئەم زیندەوەرە دەکەن و ژیانی غەریزی ئەم زیندەوەرە دەکەن کەواتە چیمان هەیە پلانێک سیستەمێکەیە کە پەیوەندی ئەم بوونەوەرانە ڕێک دەخات لەو حاجە سروشتیانەی کە هەیەە بۆمانەوە و بۆەوەی بمێنەوە و بۆەوەی بەرەبسێنن وەوەی ئەو مادەیە پێویستە پەیایکەن ئەلێرا کەواتە سیستەمێکەیە سیستەمەکە خۆی بەچیە خۆی بە شکلێکی سروشتی بوونی هەیە بەڵام کاتێ دەینە ناو ئینسان دەتوانێت هەموو شتێ بخوا یعنی ئینسان سروشتیەن چی نەکراوە لەویا سیستەماتیک نەکراوە هەر لەبەرەوەشە سێر دەکەی ئەمە بە شکلێکی تر دێتە پێشەوە جۆرێکی تر لە سیستەم دێتە پێشەوە کە کۆمەلگا لەسەری ڕێک دەکەوێت ئەبێت و نابێتی خۆی هەیە ئەو بۆ نمونە لە ناو نەریتێکە نەریتێکی کۆمەڵایەتیە لە ناو قەبیلەیەکی بیداییە گۆشتی فلانە حەیوان حرامە قەدەغەکردنی ئەم گۆشتە لەوە نییە کە ئەو گۆشتە بە کەڵکی خواردن نایە یعنی چییە یعنی قەدەغەکردنێکی چی نییە سروشتی نییە ئەی باش ئەمە لەکوێوە هاتووە ئەوی تریش لێرە ئیشکالەکە لە دەقەکەی کانتا چییە ئێمە ئێستا لە باز لە پەرەگرافی دووەم دەکەین کە ئیشکالێکی تایە و ئیشکالە چیە ئەلێرایە لەو جملایە کە دەڵێ ئیشکالەکەی پێشمان باس کرد کە سروشت تەبەنەوە نەقدی ڕۆسۆ بوو نەک نەقدی کانت چونکە فکرەکەی ڕۆسۆیە هی کانت نییە ئەوەی کەوتمان سروشت مەبەستی لە سروشت لە ڕاستیا سروشت نییە مەبەستی لەوەیە ئەوەی کە بوونەوەرە سروشتەکانی هێناوەتە بوون ئەوە هێزێکی کارایە و ئەو هێزت ناتوانانی پێ بڵێ سروشت ئەگەر سروش وا تعریفکەینەوە کە من تعریفم کردووەویش خەزنەی چییە خەزنەی شێوەدانە شێوەکانە ئەو شێوانە دەدا بە مادەکە بەوەی بوونەوەرەکە بێتە ئاراوە یعنی ئەو هەڵگری شێوەکانە جا لێرە ئەو ئیشکالەمان حەل کرد کە فعلەن ئەگەر سروشت ئەمە بێ ئەو کاتەوە عەقڵە سروشت وا لێ دەکا کە ئەو شێوەی بداتێ ئەو کاتە شێوەکان لەناو سروشتایە عەقڵ شێوە دۆزەکە عەقڵە ئایدەڵ دۆزەکە ئایدۆڵەکان لەناو سروشتا وەردەگرێ حەسەبە چی حەسەبە ئەو ئامانجەی کە لە وەدیێنانی ئەو شتا هەیە کە دەبێت مادەی شیاوەکە هەبێت و شێوەکە بێت تاوەکو ئەم شتە بێتە بوون جا لێرە بزانە ئەو دەڵێ چی دەڵێت ئەگەر سروشت ئامانجی بنشینەی لەو بوونەوەرەدا کە خاوەنی عەقڵ و ویستە ئەوە بێ کەمانەوە خۆشگوزەرانی و تەواوی خۆشبەختی بۆ فەراهەم بکە ئەوە هەڵبژاردنێکی خراپی کردووە هەڵبژاردنێکی خراپی کردووە لەوەدا کە عەقڵی ئەم بوونەوەرەی کردبێ بە ئامرازی وەدیێنانی مەبەستەکەی چونکە هەموو ئەو کارانەی کە ئەو بوونەوەرە زیندووە بۆ گەیشتن
بەو مەبەستە دەبێ بیانکات و ئەو ڕێسایەی هەڵسوکەوتی پێدەکا هەمووی بە شێوەیەکی زۆر ورد غەریزە نەخشەی بۆ کێشاون و ئەو مەبەستە بە ڕێگایەکی زامنکراوی واوەدی دێنێ گەر عەقڵ بیەوێ هەر هەوڵێک بدا بۆ وەدیێنانی ئەو مەبەستە ئەوە دەستەوسان دەبێت. طبعا لێرە گەر ملاحەزە بکەین ئەو کارانەی تایە چونکە هەموو ئەو کارانە هەموو کارێک بە پێ چی دەکرێت؟ بە پێ ڕێسایەک دەکرێت. یعنی هەموو کارێک دەبێت چیە بێ؟ یاسایەکیە بێ بۆ کردنی. ئەڵێ طبعا ئەڵێ ئەو کارانەش و ئەو کارانە کە دەبێت بکرێت بۆ ئەوە دەزێنانی ئەم خۆشبەختیە و چیتریش ئەو ڕێسایی هەڵسوکەوتی پێدەکا، ینی ئەو ڕێسایی کە هەڵسوکەوتێکی پێدەکا بۆەوەی ئەو کارە بکات کارەکە ئەنجام بدە. ئەو ڕێسایەش ئەوە شەرچی دیاری کردووە، ئەڵێ غەریزە نەخشەیەکی زۆر وردی بۆ کێشەوە. ینی چی؟ ینی غەریزە پێی دەڵێ وا بکە و وا مەکە، ئەمە کارەکەیە، پێشی دەڵێ بە پێی ئەم ڕێسایە وا بکە و وا مەکە، بەم شێوەیە وا بکە و وا مەکە. ینی ڕێگای چیشی بۆ داناوە؟ ڕێگای کردەکەی بۆ داناوە. بکە لێرە کردەکەیە، ئەوە من بە کەسێک دەڵێم فلانە شت بکە، ئەو کاتە دەبێت چیشی بدەمێ؟ هەرکردنەکە نییە، دەبێت پێشی بڵێم ئەڵە چۆن بیکەم، تۆش پێی دەڵێ بەو شێوەیە بیکە. یانی چی؟ یانی بەو ڕێسایە بیکە، ئاوا بیکە و ئاوا مەیکە. لێرە چی دیاری دەکرێت؟ ڕێسای هەڵسوکەوتەکە، شێوازی هەڵسوکەوتەکە تەحدید دەکرێت. ئایا غەریزە ئەم نەخشەی کێشاوە؟ طبعا لێرە دوو سیستەم تێکەڵی دروست بووە لە نێوان دوو سیستەمە. یەکێکیان ئەو سیستەمە سروشتیەیە کە وتمان بوونەوەرەکانی سیستەماتیک کردووە لە پەیوەندیە لەگەڵێکە، حاجەی ئەمی لەناو ئەوی تریانە داناوە و ئەمە بە لەناو حیواناتە بە شکڵێکی سروشتی کۆت کراوە و سیستەمێک گەیە بە حیوانەکە دەڵێت دەبێ وا بکەیت و نابێت وا بکەیت. ئەم سیستەمە چییە؟ سروشتیە. و لەبەرەوە سێر دەکەی مەڕێک ئەگەر گۆشتیشی بۆ دانەی گۆشتەکە ناخوا هەرچەند ئیمکانی ئەوەی هەیە ئەم گۆشتە بخوات و برسێتیەکەی نەمێنی. بەڵام کۆت کراوە، ینی ئەو سیستەماتیک کراوە بە ئەکۆمەڵی ئەبێت و نابێت، نابێت ئەمە بکەیت و دەبێت ئەوە بکەیت. گیاکە دەبێت بخۆی بەڵام نابێت گۆشتەکە بخۆیت. ئەمە کێ پێی دەڵێ؟ سیستەمە سروشتیەکە کە هەیە. ئەمە لەگەڵ بوونیا ئەم سیستەمە سروشتیە هەیە. بۆ نمونە بە کوکوختیەک دەڵێ ئێلانەکەت دەبێ وا دروستکەیت و نابێ وا دروستیکەی. بە بولبولێک دەڵێت دەبێ وا بخوێنیت و نابێت وا بخوێنی. ئەمان هەمووی چین؟ بە شکلێکی سروشتی دیاری کراون. قازێکی دروست کردووە، ئەم قازە دەبێ مەلە بکە. قاچەکانی بە شێوەیەک دروست کردووە کە چییە؟ کە بۆم ینی قاچەکانی ئەو پێمان دەڵێ دەبێت چی هەبێت؟ دەبێت ئاویشە بێت. ینی کەواتە بوونی ئاو پەیوەست قاچەکانی ئەم پەیوەست بە ئاوەکەوە دروست کراوە. ینی ئەوەی دروستی کردووە وا حسابی ئەوەی کردووە دەبێت ئاو هەبێت تا ئەم وا دروستکە. ینی چییە؟ پەیوەندیە گەیە و ئەم پەیوەندیە لە ئەوەی دروستی کردووە حسابی کردووە و سیستەماتیکی کردووە و ئەم سیستەمە بۆ سیستەمی پەیوەندی نێوان زیندە سیستەمە سروشتەکەی پەیوەندی نێوان زیندەوەرەکانە. و ئەم سیستەمە سیستەمی چییە؟ سیستەمی جەنگەڵە، سیستەمی حیواناتەکانە. تەمان ئەلێرا ئینسان لە چی جیا دەبێتەوە؟ لە حیوان جیا دەبێتەوە. بۆچی؟ چونکە ئەم سیستەمە کە پەیوەندی ئینسان بە دەرەوەی خۆیەوە ڕێک دەخا نەگەر بە زیندەوەرەکانی ترەوە، تەنانەت بە نازیندوەکانیشەوە. پەیوەندی ئینسان بە بەردێکەوە ڕێک دەخا، پەیوەندی ئینسان بە ئاسنێکەوە ڕێک دەخا، پەیوەندی ئینسان بە زێڕەوە ڕێک دەخا. ئایا ئەمە پەیوەندیە ڕێخستنیان پەیوەندیە سروشتیە یا هەر کۆمەڵە مرۆڤێک بۆ خۆیان چیان کردووە؟ نەریتێکیان اتفاقیان کردووە لەسەر نەریتێک بە پێی ئەو نەریتە دەبێت چی بکە؟ دەبێت ئەو حاجیاتانە سروشتیانە هەیە و دەستیان بێنێ. بۆ نمونە ئێمە لێرا زۆر ئشکالی لەسەر ئەوەی کە لە بەدەستێنانی حاجەیەک دوو حاجە هەیە زۆر ئشکالیان لەسەرە.
کە ئیتر لێرەوە لە حاجەوە تەحول کراوە تەحولی کردووە بۆ مڵکە و کاتە غەریزەیەکی تریش لە ناو ئینسانە هەیە ئەوش غەریزەی مڵکیەتە ئەمە تاوان غەریزەیەکە لە وەکو بڵێ غەریزەیەکە دەتەقێنرێتەوە لە ناو ئینسانە نەک غەریزەیەکە لەگەڵ بە سروشتی وەکو برسی بوون هەیە غەریزەی مڵک غەریزەی سەیتەرەکردن زاڵبوون یعنی حیوانێکە دەچێت جەنگ لەگەڵ حیوانێکی تر دەکا بۆەوەی نانەکەی لێسێنە بیخوا مەبەستیەوە نێ زاڵ بێ بەسەریا مەبەستیەوەیە نانەکەی لێسێنێ بەڵام لە ناو ئینسانە سێر دەکەی سندنی نانەکە ئەسەن مەبەست یەجاری وایە ئەی چی مەبەستە زاڵبوونەکە مەبەستە ئەو چێژ لە زاڵبوونەکە دەبینێ بەسەر ئینسانەکەی ترا نەک چێژ لەوە دەبینێ نانەکەی لێسێنێ بەڵام لە حیوانەکە چییە نانەکە مەوزوعە بە شکلێکی سروشتی سیستەماتیک کراوە لەبەرەوە مەوزوعی کۆیلایەتی لە ناو چیان نییە لە ناو حیواناتان نییە یا ئەوەیە تیا دەچێ یا نابێتە کۆیلە ینی فەرزەن تۆ هینێک نابینی مەڕێک نابینی خزمەتی ئەسپێکرد بۆ بکاوە کۆی لە ئەفلام کارتۆنایە ئەمانە بوونیان نییە بۆچی چونکە لەوێ شتێک سیستەماتیک کراوە و بەپێ ئەو سیستەمە دەڕوا بەڕێوە لەبەرەوە تو هەرچیش ڕووبدا لەوێ فەرزەن شێرێک دەبینی پەلاماری ئاسکێک دەدا زۆر درڕندانە تۆ ناتوانانی بڵێ ئەمە ناحەقی دەکا ئەمە زوڵم دەکا خۆ بۆچی چونکە تەنها غایەتی چییە تەنانەت غایەتی زاڵبوون نییە بەسەر ئاسکەکە زاڵ بێ بەسەر ئاسکەکە غایەتی چییە غایەتی ئەوەیە خۆراکەکە ینی ئاسکەکە وەک ئیرادەیەک لە بەرامبەر خۆیان نابینێ ئاسکەکە وەک چی دەبینێ وەک برنجێک دەبینێ لە بەردەم چۆن مرۆڤ برنجێک لە بەردەم یایەتی دەیخوا و ئاوا دەبینێ چۆن بەدەستی بێنێ ناوێت زاڵ بێ لەسەری و ناوێت بیکاتەوە بە پێچوانەیە ئەمەوە سەر دەکەی ئینسانەکان دەکەنە چی کۆیلە و ئەمە لە چیان نییە لە حیواناتان نیە و لە کێشەی بوون لە نێوان حیواناتە نییە ینی من هەم تۆ نیت من نەفی تۆ بکەم لە ڕێگەی چیەوە لە ڕێگەیەوە زاڵ بم بەسەر تا بوون نەفی کەمەوە بتکەمە ئەمرازێک لە ژێر دەستی خۆمە یعنی شتانێکی تر هەیە غەریزەی زاڵیەتی لەگەڵ غەریزەی تەمەلوک ئەمە دوون لەو غەریزانە کە لە ناو ئینسانە ئاراستەیەکی تر وەردەگرن و بوونی ئینسان بوون لێرە ئیتر جەنگەکە دەبێتە جەنگی بوون جەنگی زاڵیەتی تۆ هەیت من هەم تۆ نیت بەڵام لای حیوانێک وەکوتمان جەنگەکە جەنگی چی نییە جەنگی بوون نییە جەنگی زاڵبوون نییە ئەمە جەنگێکە هەروەکو چۆن تۆ دەتەوێت خانوویەک دروستکەیت لە سەر عەرزێک عەرزەکە مقاومە دەکا ینی مقاومە دەکا تۆ ئەو خانووی لەسەر دروستکەی مقاومە دەکا ئەو شکڵەی بدەیتێکە هەیە لەبەرەوە ئەم مقاومەیە چی لێ دێ دەشتێندێ تۆ لێرە ناتەوێ زاڵبی بەسەرها لێرە لە ئەینا لە جگە لە ئینسان بۆ ئینسان لە ئینسان بۆ مادە ئەم زاڵبوونە ون دەبێ فەرزەن کەسێک دەیەوێت بەردێک بتاشێ بۆچی بۆەوەی بیکاتە بەردێک بۆی خانوویەکی پێ دروستکە ئەم جەنگە لەگەڵ بەردا نییە جەنگی زاڵ بوون بەڵام ئەگەرەندی حاڵەتیشتان بینی بێت ئینسان جاری وایە دۆخێک وەردەگرێت لی دەبێ بە شتێکە ئیرادەی هەیە ئەو کاتانەی کە فەرزەن تووڕە دەبێ ئاسنەگەر لی دەدا ناشکێ لی دەدا ناشکێ چی دەکا جۆرێک لە هەڵوێست بەرامبەری دەنوێنەوە کۆ وایە چی بێ وەکۆ وابێ بوونێک بێ لە بەرامبەر یا ڕاوەستا بێ ئەوانەتان بینی و خۆشتان لەوانەیە هەر یەکەمانەمەی خوار خۆی بەسەر هات بێ جنێوێکی داوە بە بەردەکە جنێوێکی داوە بە توزانم ئەمانە هەموو چیە ئەمە وەکو بڵێ مامەڵەکردنێکە لەگەڵ بەردا وەکو بوونێک وەکۆی کە شتێک کە من سەیتەرەی لەسەر بکەم لێرە تۆ هەر لی دەدەی ئەو ناشکی هەست دەکەی جەنگل لەگەڵ دەکا و مقاومە دەکا بۆەوەی زاڵ نەبی بەسەریە بەڵام تەوان لەم حاڵەتە ئەمە تەنها شتێکی وەهمیە لەناو کەسەکە دروست دەبێ دەزانێت بەرد چییە ئیرادەیەک نییە تا ئەم زاڵ بێ لەسەری بوونێک نییە تا نەفیکاتەوە و ڕکێفیکە لێرە پەیوەندی نێوان ئینسان و بەرد پەیوەندیەکی ئەم بەردێک کە دروستی دەکا بۆ خانوو
خۆ جەنگی لەگەڵ دەکا وایە لێی دەدا دەیشکێنێ بەڵام ئەم شکانە غایەت تایە چییە تەنها بۆی حاجەکەی خۆی جێبەجێ بکە وەکو حیوانەکە لێرە کە چۆن وتمان ئاسکەکە دەخوا بۆەوە نیە زاڵ بێت لەسەری بیکاتە کۆیلە بۆ چییە بۆ برسیەتی ئەو نان دەبینێ ئەو گۆش پارچەیە گۆشت دەبینێ گۆشتێک دەبینێ ڕادەکا حیوانێکی تر نبینێ پارچە گۆشتێک دەبینێ نانەکەی خۆی دەبینێ ڕادەکا و دەبێت چی بکە بچی ئەم نانەوە بەدەست بێنێنی کە هەر وەکو چۆن درەختێک بەرێکی هەیە وەگەم بەرە دەیبینێ چۆن مەیمونێک خۆی هەڵدەدا بۆچی بۆ مۆزێک ئەم ئاسکە دەبینێ وەکو چی دەبینێ مەیمونەکە چۆن مۆزەکە دەبینێ ئەمیش ئاسکەکە وا دەبینێ لەبەرەوە هەز ناکە ئیرادەیەکی ترە لە بەرامبەر یا تاوەکو زاڵ بێ بەسەریە تێکی دەشکێنێ بەڵام بەبێ ئەوەی غەریزەی زاڵبوون لێرە چییە وجودی هەبێ غەریزەی زاڵبوون بەعکسەوە تاکەکە تێک ناشکێنێ دەیهێڵێتەوە بۆچی بۆی چێژ لە زاڵبوون بکە لەسەری بۆ نمونە کۆیلایەتی کە دروست دەبێ چۆنە دوو کۆمەلە بەشەرن لەگەڵ کۆمەلە بەشەری ترا دەکەونە ناو جەنگەوە یەکێکیانی تر تەواو دەزانێ مقاومەی ئەم ناکە لە بەرامبەر یا چی دەکا دەبێتە کۆیلەی ئەمەش نایکوژێ بۆەوەی چێژ لە هێن بکە لەوەی کە ئیرادەی ئەوی زەوت کردووە لەوەی کە بوونی ئەوی نەفی کردوێتەوە چێژ لەوە بکە چی دەکا کۆیلەکە دەهێڵێتەوە کۆیلەکە دەهێڵێتەوە بۆ جۆرێکی تر لە چێژ کە شتێکی ترە کە ڕەفتی بە غەریزە سروشتەکانەوە نییە و ئەمە جۆرێک لە ینی پێداویستێ سروشتەکانەوە نییە ئەمە جۆرێکی ترە لە هین کە لە مرۆڤ دەردەکەوێ لە حیوانات تا چی نییە دەرناکەوێت ئێستا ئەگەر هینکەن لەگەڵ یا دەڕۆم جانم چونکە لێرە دەمەوێت ئەمانە مەموو وەکو مقەدمەیەک باسکردبەوەی شتەکەیە بۆتان ڕوونکەمەوە ئێستا ئێمە زانیمان غەریزە خۆی چییە دافعەکە غەریزە پلاندا ناڕێژێ وەکو ئەوەی کە لێرە ئەم فکرەیە هەیە کە غەریزە نەخشەی بۆچی کێشاوە بۆ کارەکە غەریزەیە دەڵێ چی بکە دەڵێ وا بکە و ڕێسایەکیشی بۆ داناوە دەڵێ بەو شێوەش بیکە ئەمە غەریزە نیە لە ڕاستیە ئەوەی کە بوونەوەرەکانی دروست کردووە بە شکلێکی بە شێوازێک سیستەمێکیشی دروست کردووە بۆ پەیوەندیەکانیان و ئەم سیستەمێکی سروشتیە و ئەم سیستەمە سروشتیە لە ناو چیە حاکمە لە ناو حیواناتە حاکمە بەڵام کە سەیری ئینسان دەکەین ئینسان بە پێی چی ناڕوا بەڕێوە وەکو حیوانیە بە پێ و سیستەمە بڕوا بەڕێوە کە پێشتە تایە دروستکراوە بە چیا دەزانین با دەزانین کولتوری ئینسانی چی نەریتەکان دەگۆڕێن لە کۆمەلە مرۆڤەوە بۆ کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر هەر لە هەمان کۆمەلگا لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر چی دەگۆڕێ ئەو سیستەمە دەگۆڕێ ئەو سیستەمەی کە چی دیاری دەکا ئەوە دیاری دەکا ئەم حاجیاتانە لە پەیوەندی بە لێرە شتێکی تر پیا دەبێ شتێکی تر دێتە ئاراوە یعنی لێرە سێ تخم هەیە لەوەی حیوانەکە دوو تخم هەیە حیوانەکە هەیە و خواردنەکە هەیە لە میترە سێردەکەی مرۆڤێک هەیە مرۆڤێکی تر هەیە خواردنەکە لە دەستی یەکێکیانایە لێرە سێ هەیە خواردنەکار خۆی بەرگری ناکە وەکو بەردەکە نیە بەرگری دەکا لەوەی تۆ بیکەیتە بەردێکی ساف بەکەڵ بێت یا وەکو ئاسکەکە بێ بەرگری بکە لە خواردنەکەی شێرەکە بچێ پەلاماری بدا بیخوا شتێکی تر هەیە جگە لە خۆی خودی شتەکە خۆی دیفاع لەوە دەکا کە خواردنەکەیە مرۆڤێک پێویستێتی خەریکە لە برسا دەمرێ ئەو خواردنەش لەویا هەیە بۆی ئەو خواردنە بەدەست بێنێ هەر خواردنەکە مقاومە ناکات چیش لە بەرامبەر دیفاع لەم خواردنە دەکا بۆی کەسەکەی تر نەیبا ئینسانێکی تر ئەو کاتە جەنگ لەسەر چی دروست دەبێ جەنگەکە ناکەوێتە نێوان ئەم ئینسانە و سەختی خواردنەکە تاوەکو وای لێ بکا فعلەن ڕامی کا بوو ئاوا بێ کە بتوانێت بەدەستی بێنەوە بیخوا ئەو کاتە جەنگەکە دەکەوێتە بینی کێوکێ بینی ئینسانێک و ئینسانێک لەگەڵ چیا لەسەر چی لەسەر خۆراکەکە بامان شێوە غەریزەی نەوە خستنەوە سروش دوارڕێکی خستووەکە جۆرێک لە غەریز پێداویستی هەیە هی پیاو لە ناو ژنا دایناوە هی ژنیش لە ناو پیاوە دایناوە ئەمە بە شکلێکی سروشتی سیستەماتیک کراوە
یعنی ئەوە سروشت ئەمەی داناوە کە ئەمە وابێت و ئەمە شتێکی سروشتیە و هەر لادانێک لەمە چییە؟ لادانە لە یاسا سیستەمە سروشتێکە و ئێستا و لادانانەی کە لەم یاسا سروشتی هەیە وای لێکراوە بە وەکو وابێ ئەمە شتێکی سروشتی بێت ئەوروپیەکان فعلەن دایانەوێت شەرعیەتێکی سروشتی بەمە بدەن لە کاتێک ئەمە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە ئەوەی سروشتیە دانراوە لە نێوان ئەم دوو ڕەگەزە جیاوازە یەکێکیان حاجەی لەلای ئەوی تریانە ئەوی تریش حاجەی لەلای ئەمی ترە حاجەیەکی مشتەرەکی ئەم دوانە هەیە و ئەمە وای کردووە کە ئەم دوانە زەرورەتێکی سروشتی چی بکە کۆیان بکاتەوە بەڵام ئەم زەرورەتە سروشتیە لە بینی ینی هاوڕەگەزەکانە نییە ئەم زەرورەتە سروشتیە لە نێوان هاوڕەگەزەکان خۆیانە نییە زەرورەتێکی سروشتیە لە نێوان ئەو جیاڕەگەزانە ینی پیا و ژن کە جیاڕەگەزن ژن و ژن هاوڕەگەزن پیا و پیا و هاوڕەگەزن بەس ژن و پیا و جیاڕەگەزن و لە نێوان ئەم جیاڕەگەزانە چی هەیە حاجەیەکی سروشتی هەیە و لە هەردووکیانە هەیە ئەم حاجە سروشتیش جۆرێکە لە زەخت کە لەناو ئینسانە دروست دەبێت جەستەی زەختی دەخاتە سەر بوونە سروشتیەکەی واین کراوە کە زەختی بکەوێتە سەر بۆەوەی بەدەم ئەو هێنەوە بڕوە ئەو غەریزەی خۆیەوە بڕوە بەڵام ئەم غەریزە و دیاتنەکەی لە چیایە لە ڕەگەزەکەی بەرامبەرایە و بامان شەوەهی ڕەگەزەکەی بەرامبەریش لەمایە و ئامانجیش لەمە چیە ئامانجە سروشتێکە خستنەوەی نەوەیەکی تازەیە بۆ پاراستنی جۆرە بۆ پاراستنی تاگ نییە ئەی برسێتی بۆ چییە؟ برسێتی بۆ مانەوەی تاکە بەڵام زاوزێکردن ئەم جۆرە لە حاجە بۆ مانەوەی جۆرە مانەوەی تاک جیاوازە لە مانەوەی جۆر جا لێرە ئێمە بین بزانین سیستەم لەکوێ دروست دەبێت و کێ ئەم سیستەمە دادەنی ئەوەتان بە شکلێکی سروشتی ئەمە دانراوە یعنی چی؟ یعنی بە شکلێکی سروشتی فرمان بە ئێمە بە پیا و ژن دەکرێت کۆ ببنەوە لەگەڵ یەک بۆەوە دیاتنی بۆ بە ئەنجامگەیانی بۆ لابردنی و فشار غەریزەی کە هەیە ئەمە چییە؟ ئەمە یاسایەکی سروشتیە بەڵام ئەو ڕێسایە ئەو چۆنیەتیە کە ئەم دوانەی پێکۆ دەبێتەوە یا ئەوەی کە دیاری دەکا ئەم دوانە دەکرێت ئەم ژن و پیاوە دەبێت کۆ ببنەوە بەڵام ئەو ژن و پیاوە نابێت کۆ ببنەوە ئایا ئەمە سروشت ئەم یاسایە داڕشتووە؟ ئەمە بە شکڵێکی سروشتیە فەرەزەم لە حیواناتە جۆرێک لە قەدەغەکردنی سروشتی هەیە لە مەوزوعی زاوزیە ئەم قەدەغەکردنە قەدەغەکردنێکی سروشتیە نە قەدەغەکردنێکی غەیرە سروشتی لە هەندێک حیواناتە سروش ڕێگە نادا سیستەمە سروشتەکە ڕێگە نادا فەرەزەن ئەوەی کە نەوەی لێکەوتووەتەوە لە وەکو بڵێ لەگەڵ ئەوی ترا جیاڕەگەزەکەیە کۆ بێتەوە گەر بێت و لە نەوەی خۆی بێت لە هەندێک حیواناتە ڕێگە نەدا و لە هەندێکیشی چییە؟ ڕێگە سروش ڕێگەی داوە ئەی ئەمە لە ناو ئینسانەکان ناچۆنە ئێمە وتوان غەریزە لە ڕاستیە ئەم نەخشەیە ناکێشێ غەریزە چییە؟ غەریزە دافعەکەیە ئەو هێزەیە کە لە ناوە پاڵت پێوە دەنێ بەرەو چی؟ بەرەو ئەوەی بچی بەدەم ئەو پێویستیەوە کاتە غەریزە پاڵنەرەکەیە ئەو هێزەیە فشار دروست دەکا برسی بوون وەکو فشارێک لەسەر تۆ ئەو هێزەی فشارە لەسەر دەکا بۆی بەدەمیەوە بچی ئەو هێزە چییە؟ ئەو پاڵنەرە غەریزەکەیە بەڵام ینی برسی بوونەکە خۆیەتەوە ئێمە برسی بوون لە لامان چییە؟ ئەوە نیە ماعەدەمان بەتاڵ بێ ئەو ئێشەیە کە ئێمە تووشمان دەبێت و ئازارەی تووشمان دەبێت لە دەرەنجامی چی؟ لە دەرەنجامی ئەوەی کە ماعەدەمان بەتاڵە بەڵام ماعەدە بەتاڵیەکە خۆی چییە؟ خۆی برسیەتی نییە ئێمە بەچی دەڵێن غەریزەی برسیەتی فەرەزان ئەگەر برسیەتی غەریزەکە بێ و کاتە چییە؟ هێز و فشارەکەیە نەک بەتاڵیەکە ڕاستە بەتاڵیەکە چی دروست دەکا؟ بەتاڵیەکە وا دەکا کە هێزێک لە ناومانە ئازارمان بدا بۆ ئەوەی چی بکەین؟ بۆ ئەوەی بچینەوە بۆشاییە پڕ بکەینەوە بۆشاییەکە خۆی چی نییە؟ غەریزە نییە بەتاڵیەکە ئەی چی غەریزەکەیە؟ ئەو هێزەی کە
ئەمە بەتاڵ دەبێتەوە فشارت دەخاتە سەر بۆی بچی چی بکەی بۆی بچی پڕی بکەیتەوە ینی چی ینی پاڵنەرە ینی ئەو ێزەیە کە وات لێ دەکات چی بکەی شتێکەیە بیکەی ئەی باشە ئەم شتەی بیکەم تاوان غەریزەکە دیاری دەکات چییە بڕۆ ئەم بۆشاییە چی بکە پڕ بکەرەوە بەڵام غەریزە دیاری ناکە ئەرێ ئەم بۆشاییە بەچی پڕ بکەمەوە ئەم بۆشاییە بەچی پڕی بکەمەوە بەڵام لە حیوانە چییە ئەوە دیاری کراوە کە ئەم بۆشاییە بەچی پڕ بکاتەوە بۆ نمونە غەریزەی برسی بوون کە لە مەڕەکە زەخت دەخاتە سەر مەڕەکە داوا لە مەڕەکە دەکات چی بکە گیا بخوا وام برسی ئەمە بۆی دیاری کراوە بە شکڵێکی سروشتی دەبێ هەر گیا بخوا بەڵام لە ئینسانەکە ئەمە دیاری نەکراوە لەبەرەوە سێر دەکەین جۆرە لە حرامکردن لە دینەکانە هەیە فەرزەن لە دینەکە شتێک حرامە لە دینێکی ترا شتێکی تر حرامە لە فلانە دینە ئەم حرام و حەڵالانە دانراوە لەسەر خۆراک لەسەر خواردن لە ڕاستیە ئەم حرام و حەڵالانەی کە دانراوە ئەگەر بیری لەکەینەوە لە ڕووی سروشتیەوە وا دەبینێت کە لە ڕووی سروشتیەوە ینی سیستەماتیک نەکراوە ئەمە چییە ئەگەر وا وایە بە شکڵێکی سروشتی وایە دەبایە چی بێ دەبایە بۆ هەموو کەسێک حرام بێ بۆ هەموو مەڕەکان حرامە گۆشتی کەروێژ بخۆن وایە مەڕەکان هیچی گۆشتی کەروێژ ناخۆن چونکە بە شکڵێکی سروشتی لێیان حرام کراوە بەڵام لێیان حەڵال کراوە چی بخۆن گیا بخۆن بەڵام ئەوەی فەرزەن لە مسلمانێک حرام دەکا گۆشتی بەراز بخوا ئایا شتێکی ئاوایە ئەگەر ئاوا بێ سروشتی بێ نابێ لە مەسیحیەتە ئەمە حەڵال بێت کەچی لە ئیسلامە حرامە ئەمانە چین ئەمە ئەو ڕێسایە کە ئەو دەڵێ غەریزە نەخشەی بۆ کێشاوە ئەمە غەریزە نەی کێشاوە ئەی باشە ئەمانە لەکوێوە دێن ئەم ڕێسایانە لەکوێوە دێن ئێمە لەکوێوە ئەو سیستەمە وەردەگرین کە پێمان دەڵێ بە پیاوەکان دەڵێت دەبێ تۆ لەگەڵ فلانە ژن کۆبیتەوە نابێت لەگەڵ تەنانەت لە ژنەکانیشە لەگەڵ فلانە ژن نەک لەگەڵ فلان ینی جایی ڕەگەزیەکە تەنانەتەوە تەحدید ناکا کە تۆ لەگەڵ دەبێ تەحدیدکردنەکە ورتر بێتەوە نەگەر لەبەرەوەی ژنە دەبێ ئەو ژنە چی بێ ئەویش تەحدید کراوێ بۆ نمونە دەبێ ئەو ژنە خوشکت نەبێت ئەو ژنە دایکت نەبێت لە هەندێ نەریتا لەوانەیە ئەو ژنە ئامۆزاد نەبێت لە هەندێ نەریتا لەوانەیە بگاتە خاڵۆزا لە هەندێ نەریتا دەگاتە کوێ دەبێت لە عەشیرەتەکەت نەبێت ئەسا جۆرێک لە عەشیرەت هەیە خێڵەیە ئەو خێڵە زەواجی داخلی تایە بوونی نییە بۆی نییە لە ژنی عەشیرەتەکەی خۆی لە ژنەکانی عەشیرەتەکەی خۆی بێنێ زەواج بکە دەبێت چی بکە دەبێت بچێتە دەرەوەی عەشیرەتەکەی خۆی باش ئەمانە لەکوێ هاتوونەمانە ئەم نەریتانە ئەم سیستەماتیککردنی پەیوەندیانە ینی دانانی ئەبێت و نابێتە سیستەمێکە پێت بڵێ ئەوە دەبێت و ئەوە نابێت ئەمە لەکوێوە هاتووە ئەمە ئێمە ئەم سیستەمە لەکوێوە دێنین وتمان لە سروشت بەشێکی ئەساسی شتێکی سروشتیە بەڵام ئینسانیش دەتوانێت چی بکە ئینسان وەکو حیوانات نییە دەتوانێت لەوەی سروشتیشە چی بکە بازی بەسەرا بدا لابدا بۆ نمونە پەیوەندی ژن و پیا و سروش دیاری کردووە بەڵام ئینسان لەمە لا دەدا ئەو پەیوەندیە دەگوازێتەوە بۆ نێوان دوو ڕەگەزەکە ئەمە لادانێکی چییە لادیانێکە لە سیستەمە سروشتێکە ئەوەی قەرار دەدا ئەم پەیوەندیانە دەبێت ئەمە بکەیت و نابێت بیکەی ئەوە یەک دوو دەبێت بەم شێوەیە بیکەی بە پێی ئەم یاسایە بیکەی نابێت بە پێی فلان بیکەیت لە غەریزەی پاراستنی جۆرە ئەهانی زەواج ئەوەی کە ناوناوە زەواج دیاریکردنێکەیە
دەڵێ بە ژنوپیا و کۆ ببنەوە ئەمە یاسا گشتەکەیە ژنوپیا و دەبێت کۆ بێتەوە لە پێناوچە پاراستنی جۆرەکە لە ڕێگەی چیەوە خستنەوەی نەوەیەکەوە بەڵام ئەم پیاوە چۆن لەگەڵ ئەو ژنە کۆ دەبێتەوە و چۆن ئەو ژنە دیاری دەکرێت ئەو ژنە کێیە کە بۆی هەیە لەگەڵ ئەم پیاوە کۆ بێتەوە ئەمانە هەمووی چین ئەمانە بە شقێکی سروشتی دیاری نەکراون جەبرێکی سروشتی نییە ئەمە لێرە چی هەیە جۆرێک لە اختیار هەیە کەسێک لە خێڵێکەوە کە داخراوە زەواجی ئەمە دەچینە ناو ئەنترۆپۆلۆژیاوە خێڵێک کە زەواجی داخلی لە لای مەمنوعە دەبێ بچێ پیاوەکانیان دەبێت ژن لە خێڵەکانی تر بێنن لەگەڵ خێڵێک کە زەواجی داخلی لە ناویە قبولە فەرزەن تاکێک دەتوانێت لەم سیستەمی ئەم خێڵەوە بڕواتە ناوچی سیستەمی خێڵەکەی تر لەوێ بە پێی ئەو نەریتە بیکە کە لەوێ هەیە ئەوە نێ لێرە زۆر جار لاینەکانیشە مەزەبەکانیشە فلانەشت دەڵێ من دەچمە سەر مەزەبی ئیمامی فلانی و ئیتر چوومە سەر مەزەبی ئیمامی فلانی کەواتە ئەو شتە چییە ئیتر شەرعیە بەڵام بە پێی مەزەبی فلانی چییە تا بۆیە قەدەغەیە ئەمەتان بینیوە چۆن لە مەزەبێکەوە دەچیتە سەر مەزەبێکی تر وابزان بۆ حەجوەوانەیە دەبێ بچیتە سەر مەزەبی یەکێک لە مەزەب بچیتە سەر مەزەبی حەنەفی مەزەب بگۆڕیت تاوەکو چی بێ تاوەکو ئەوە ڕێ پێدراو بێت بۆچی چونکە لە مەزەبەکەی ترا ئەمە چییە حرام کراوە باشە ئەم سیستەمە ئەبێت و نابێتە تانە چی دیاری دەکا غەریزە دیاری دەکا ئەیکەواتە دەبێت شتێکە بێ دەمە دیاریکە و بە شکڵێکی سروشتیش دیاری نەکراوە ئەوە چییە ئەمە دیاری دەکا ئەمە پرسیارەکەیە حتمما دەبێت چی بێ دەبێ ئەو عەقڵ بێ بەچی بە دۆزینەوەی ئەو شێوە ئەو ئایدیاڵە سروشتیانەی کە پەیوەندیەکە چی دەکەن دیاری دەکەن ئەو ئایدیاڵە سروشتیانە لەکوێن لەناو ئینسانەکە خۆیدان لەبەرەوە ئەم شتانە ڕەبتن بە چیەوە لە شوێنێکی ترەوە ڕەبتن بەو تەبیعەتەوە کە خەزنەی چییە خەزنەی شێوەکانە لەگەڵ چی لەگەڵ عەقڵ بەبێ بوونی عەقڵ ئەو شێوانە چی نایەنە دەرەوە تاوەکو ئەو سیستەمە ئەو ڕێسایە بۆ کردەکە دیاری بکەن وەر کردێک لە کردەکان ڕێسایەکی هەیە و ئەو ڕێسایە لەکوایە لە ناو سروشتایە کردەکەش چییە فرمانێکە لە ڕوحەوە دێ یعنی فرمانی ڕوح لەگەڵ ئەو شێوەیە کە سروش دەیدا لەگەڵ ئەو مادەیەی کام شێوەیە تایە بەرجەستە دەبێ ئەو کارە بەرهەم دێت ئەو کارە وەدی دێت کە کارێکی ئەخلاقیە ئەو کارە وەدی دێت لێرە چی هەیە کەواتە لێرە سیستەمێکی تر هەیە و ئەم سیستەمە غەریزە ڕەبتی نییە پێوەی و غەریزە نەخشەی بۆ نەکێشاوە علاقەی بە غەریزەوە نییە و کردەکەش غەریزە دیاری نەکردووە کردەیەکی ترە ئەمە کردەیەکی ئەخلاقیە کە بەمە کردەی ئەخلاقی لە ناوەن زەمینە ڕوو دەدا بەوە جیا دەبێتەوە لە کردەیە کە کردەی حیوانی کردەیەکی چی نییە کردەیەکی سروشتیە کردەیەکی ئەخلاقی نییە کردەی ئەخلاقی چیە کردەیەکی ئازادانەیە بەبێ ئازادی کردەی ئەخلاقی بوونی نییە هەر لەبەرەوە فەلسەفەی ئەخلاق کانت دەڵێ چییە لەسەر بنەمای ئازادیدا مەزراوە دوو جۆر لە فەلسەفە دەبێتە دوو فەرع یەکێکیان فەلسەفەی طەبیعیە یەکێکیان فەلسەفەی ئەخلاقە فەلسەفەی ئەخلاق لەسەر ئازادی دامەزراوە فەلسەفەی سروش طەبیعە باسی ئەو یاسایانە دەکا کە زەروری و جەبرین یعنی یاسایەکن هەن و ئیتر اختیار تایانە نییە ئازادی تایە نییە کەواتە یاسا ئەخلاقەکان چین لە زەمینەیەکی ئازادا سەر هەڵدەدەن گەل لە زەمینەیەکی ئازادی سەر هەڵ بدەن غەریزە ئەو یاسایانەدا ناڕێژێ غەریزە خۆی پاڵنەرە ئەسەن داڕێژەری یاسا نییە غەریزە دیاریکەری کردەژ نییە تان دیاریکەری بابەتەکەش نییە ئەمانە هەمووی چین سیستەمێک لە سەروی غەریزەوە پاڵنەرەکەوە ئەم ڕەبتەی دروست کردووە بە مەڕەکە فەرەزەن کە برسی دەبێ دەڵێ گیا بخۆ گۆشت مەخۆ ئەمە غەریزە نییە دیاری دەکا گیا بخوا ئەوە چی دیاری دەکا ئەو سیستەمە سروشتەکەی کە لە ناویادانداوە لە ناو حیوانەکەوە لەما دانراوە پەیوەست بە چیەوە
بە دەوروبەریەوە لێرە ئەو سیستەمە پەیوەندی ئەم و دەوروبەرەکەی ڕێک دەخاک ئەو دەوروبەرەی کە پێداویستە سروشتەکانی ئەمی تایە و ئەم دەوروبەرە پێداویستی یەک لە لای یەکترە سروش دایناوە لە ناویانە ڕێسایەکیشی داناوە بۆچی بۆ هێڵسوکەوت لەگەڵ ێکا بکەن بۆ ئەوەی بۆ بەدەزێنانی ئەو حاجەیە ڕێگایەک بگرنە بەر بەدەستی بێنن ئەم ڕێگایە سروش دایناوە حاجەکەش چی دایناوە هەر سروش دایناوە ئەلێرە بەشی یەکەمینەکە ڕستێک وەردەگرین